ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. حەزەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشتر دێوە بکەم. علاقاتت هەرێمە یانان باشووری بگەل پاتێکی علاقاتەکە براتێن سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش بەڕێزان خۆشحاڵم جارێکی تر لەگەڵتانم بۆ وەرگرتنووی بۆ چوونەکانتان و قسەکردن لەسەر تەوەری کتری پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک وەکو هەموو هەینیەک بەڕێزان تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکە کراوەیە دەتوانن لەسەر هەر کێشەوە بابەتی قسە بکەن هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە ناونیشانی facebook.com/naliya.tv ڕاو تیڤی نیوز سەرنجەکانتان بنێرن هەروەها بێگومان دەتوان لە ڕێگەی ڤیدیۆ سکایپەوە بەشداری بکەن لە پرۆگرامەکەی خۆتان. یەکەم پەیوەندیمان لە کەڵەکچیەوەیە کاک ئەحمەد لەگەڵماندایە. سڵاو لێبێ کاک ئەحمەد فەرموو. باش بەڕێز. زۆر سپاس دەکەین کاک ئەحمەد هەموو کاتێکتە باش. بەڕاستی لە کۆمەلگای کەڵەکچیۆ تەلەفۆنتان بۆ دەکەم. بەڵێ. بەڕاستی کۆمەلگای ئەمە کۆمەلگایەکی زۆر وێرانە. ئەلۆ. بەڵێ گوێمان لێتە کاک ئەحمەد. بەڕاستیش خزمەتگوزاریەک نییە لە کۆمەلگای کەڵەکچی لە پارکێکی تیایە لە یاریگایەکی وەکو این خەڵک تیا بەڕاستی هیوادارین ئەم چاکسازی لە کۆمەلگای کەڵەکچی بکرێت با بەزی ئەم هەموو دزی و ئەم شتانە. بەڵێ. هیوادارین بەزی ئەم دزی و بەتاک بۆ کەس بەتەنگ یا بەتەنگ. سپاس بۆ کاک ئەحمەد لە کەڵەکچیەوە عەبدولقادر لە هەولێرەوە لەگەڵماندایە. سڵاو لێبێ کاک عەبدولقادر فەرموو. هەولێری پایتەختەوە. زۆر سپاس دەکەین کاک عەبدولقادر هەموو کاتێکت باش فەرموو. بەڕاستی ئێستا پرسی دێشکردنەوەی ویلایەتی سەرۆکێرێم لە پرسێکە کە ئێستا لەناو هەرێمدا باس دەکرێت ئێمە وەکو لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان پێمان باشە ویلایەتی سەرۆکبەردانی دێش بکرێتەوە چونکە لە ئێستادا کوردستان لە هەموو کاتێک زیاتر پێویستی بە جەنابی پێویستی بە سەرکردەیەکی حەکیمە جەنابی سەرۆکبەرزانیە لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی دیارە کۆبنەوەی بایکۆتی کۆبنەوەی سەرۆکی هەرێمیان کردووە لەگەڵ لایەنە سیاسەکاندا هیچی شت پێ ناکرێت دنیاتان دەکەم و هیچیان پێ ناکرێت ئەوە تەنها قسەیەکە لەیان ئەوانەوە دەکرێت کە دوای خۆپیشاندان دەکەین پارتی یەکێتی دەست بەناو دەست هیچیان پێ ناکرێت ئۆپۆزیسیۆن لە کۆتاییدا دەڵێم دەوە پێشەوە ڕێنیشاندەری کوردانی بۆ پێشەوە پێشمانکەوە کاکە مەسعود بارزانانی. سپاس بۆ کاک عەبدولقادر لە هەولێرەوە لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بژار کۆچەر نووسیوێتی پێویستە حکوومەت پێشینەی خانوبەرە بە شێوەیەکی خێراتر بدات بە هاوڵاتیان کە سوودێکی ئەوتۆی هەبێت بۆیان و لەو قەرزەی کردویانە بۆ تەواوکردنی بیناکان ڕزگاریان بێت. هەر لە هەولێرەوە کاک کارۆخ لەگەڵماندایە. فەرموو کاک کارۆخ. ئەو کاکە باش کاکشوان. زۆر سپاس دەکەین کاک کارۆخ. کاکشوانە من وەکو هاوڵاتێکی بەسیط کە لە هیچ دایەکەوە بڵێن نە لە دام و دەستگایەک لە شوێنە لە هیچ ئیشێکم نییە فقط زواجی ئەوروپی مەیەستان بزسێنێنە لە ئەوروپا دەحەیەمەوە دەمەی لە کوردستان بژینە لە کوردستان داوایمەوە تر داوا دەکەم لە ڕێی دەنابکەوە وا بکرێ ئەو کەسانێک کە لە ئەوروپا نەک بەبێ زواج دەگەڕێنەوەوانێک کە زواجشیانەیە کارێکی خاصیان بۆ دابلێتن ئیتر لە ڕێی تۆ داوا دەکەم زۆر سپاس. زۆر سپاس دەکەین. سپاس بۆ کاک کارۆخ لە هەولێرەوە. لە پیرمامەوە کاک محەممەد لەگەڵماندایە. فەرموو کاک محەممەد. باشی برای بەڕێزم. زۆر سپاس دەکەین کاک محەممەد فەرموو بەڵێ. ئەرێ برام ئەوە لە بۆ بەرنامەکەی سەرۆکبەرزانە کە درێژ بگرێتەوە کاتێ هیچ کەسێک ناتوانێت جێگای سەرۆکبەرزانە بگرێتەوە هیچ کەسی وەمانێت چونکە لە کوردستان لە یەکێکی خادر عەزیز ناتوانێت جێگای سەرۆکبەرزانە بگرێتەوە بەڕاستی پێتان بڵێ. بەڵێ. حەز بکەین کەس کێشە و بێشی مەکاتن هەموو کەسی سەرۆکبەرزانە ناگرێتەوە بۆیە سوپاس دەمەکەمی کردەوە. سپاس بۆ کاک محەممەد لە کلکەسماقەوە کاک سیروان لەگەڵماندایە. فەرموو کاک سیروان. زۆر سپاس دەکەین کاک سیروان. تاشتان بەنسبەت بێنێ زۆر تەلەفۆنم کرد بڕابکە نازام لای ئەوە پێم سیر وەرقەت ئەیان دەکرد ڕەتیان نەکرد پێم ناخۆش بوو.
کاک سیروان دڵنیا بۆ قەتعکردن نییە تەنها پەیوەندی بەو لۆدەیەوە هەیە کە لەسەر پەیوەندیەکانەوە تا ئێستا پەیوەندیەکەی فەرمووە بەس خۆی نەکە داواکەم دەخەیەکم بۆ درێژکەوە فەرموو کاک سیروان ئەگەر قسەکانت تەواو نەکرد لەو ماوەی کە بۆ دیاری کراوە کە دەیگوت مزاهرە بکرێ باشکە کە مزارە کاکشمان کانزان شێ دەیاست 2 مانگ لە سلێمانی هەرچی کاکستی ڕاوەستا بوو خەڵک نەی دەتوانی نە دوکان بکاتەوە خەڵک قەنەفەی ئێستا دوکانی وێران دەبوو خەڵک کوڕی خەڵکە کوژا ئەوانەی کە خەڵکیان هاندەدا بۆ سەر جادەکەن کاکشمانجیان خۆیان لە کونەژوورە خۆیان حەسابدا بوو کوڕی فەقیریان بە کوژدا خەڵک هیچ کاتێ لەگەڵ جارێستا ئەمە دووە ئەوە حەفتەی شبانێ خەڵک بێتەوە سەر جادەی خەڵک تاواو من لەگەڵ دایان خەڵک قسەم کردووە دەڵا ئەسڵەن ئامادە نین هیچ شتێکی واش بکەمەوە بەس کاشوار قەتعی مەکە بەڵێ با کاتی زیاتر دەبێت کاک سیروان بەڵێ لێرە و پیرۆزبایی دووبارە لێ دەکەمەوە دەستخۆشی لە یەکێتی نیشتیمانی کوردستانی دەکەم بەڕاستی یەکێتی سلماندی کە پشتیوانی پارتیە ئەو خەڵکانەی کە بوختانیش بۆ یەکێتی هەڵدەبەستن بەڕاستی ئەوانە هەر لە خۆڕ عینی نازانێت چ بکەن کە سەرۆک بەرزانی پارتی لەبەر خاتی یەکێتی ئەو دەستوری ئەوان لێ کردووە. بەڵێ کاک سیروان سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت لە هەولێرەوە کاک کارزان لەگەڵماندا فەرموو کاک کارزان. ئەو کاک باش کاکشمان زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش. باش بەڕێزم سپاس دەکەم. زۆر سپاس دەکەین کاک کارزان. باقەت ئەم لەوێ قسە لەسەر تۆڕێکی زیندوی بکەم کە لە کوردستان لە شقام ڕێزۆبەی شوێنەکان باسێک لێویش درێژکردنەوەی وادەی سەرۆکایەتی بارزانیە. من پێم وایە درێژکردنەوەی وادەی سەرۆکایەتی بارزانی بە هەموو شێوەیەک دژی یاسایەوە دژی خواستی نەتەوەیی و خواستی خەڵکی کوردستانە. چونکە درێژکردنەوەی وادەی بارزانی لە پەرلەمانێک کە پێچەوانەی یاسای سەرۆکایەتی وەروە پێچەوانەی ئیرادەگرێت و بەبێ ئیرادەی بەشێکی زۆری دانیشتوانی کوردستان کە ئۆپۆزیسیۆن ببێنێ وادەکەی درێژ کراوەتەوە. بۆیە من پێم وایە بارزانی ئەگەر بێت و ئەو واژوو لەسەر ئەو یاسایانە کات و پەسەندی نەکات ئەوە کارێکی باشە کات و ئەتوانێت ئاغاڵەی خۆی بە میلەت ئاشنا بکاتەوە. لێرەوە داوا لە بارزانی ئەەکەم کە ئەو یاسا واژوو نەکات چونکە بەڕاستی کوردستان بەرەو لێوارێکی دیکتاتۆری و نیشانەیەکی بسیاری دوورا. سپاس بۆ پەیوەندەکەت مەروان لە زاخۆ فەرموو کاک مەروان. مرحبا. مرحبا کاک مەروان فەرموو بەڵێ. سپاس ممنون. دەربارەی هەڵبژێردنە ویلایەتە بارزانی ئەس خۆت بینم یەکێتی نیشتیمانی کوردستان شتێکی باش هاتکردنێ چونکی پارتیجی حەزێک سەرەکیە ئەو دەبێت نەهێتە ناپەرلەمانی و یەکێتی زیا ئەوێ ئۆپۆزیسیۆنە زیا بگەڕێ ناپەرلەمانی یەکێتی شتێکی باش کرد بەس تشتێک دیل ناف یەکێتیەدا ئەو ژی تەجمیدکردنا پیادی خۆی ئارێس عەبدوڵڵا ئەوە شتێکی گەلێک کردی چونکی یەکێتی هەردەم دەژێت جێ ئازادی و دەربری ناف یەکێتیە یا بۆچەوە هەکەر جێ ئازادی و دەربری ناف یەکێتیە بچەوە شیا ئەوی تشتی بکرێت و ئەوی تشتی سەرێ پیادی خۆ بینێت بگەمە تشتێکی کردی بۆ یەکێتیە زۆر سوپاس. زۆر سپاس بۆ کاک مەروان لە زاخۆوە لە سلێمانیەوە کاک عەلی لەگەڵماندا فەرموو کاک عەلی. ئەم کاتە باش من دەستخۆشی لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم بە تایبەتی مەکتەبی سیاسی و بلە یەک کاک وەسەر ڕەسوڵ بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان و مەکتەبی سیاسیەکەی سەلماندیان کە بە پەروەشن و بە تەنگ ئەزمۆنی گەلی کوردەوەن بەڕاستی لەبەر ئەوەی کە تووشی کێشە و لەبەر ئەوەی تووشی ئاژاوە لەبین ئەم جارەش برایەتی پارتی و یەکێتی سەلمان لایەوە ئەوە ئەسەلمێنێ کە ئەمان پەروەشن لە پێناوی ئەزمۆنی گەلی کورد و دەستکەوتەکانی خوێنی شەهیدان هەر بژی یەکێتی هەر بژی پارتی هەر بژی بە ڕێزخۆتە ڕەسوڵ بۆ ئەو کارەی جێبەجێ کرد هەر بژی قوت و جەماوەرەکەت یەکێتی نیشتیمانی کوردستان سەلمان بێت کە بە پەروەشی لە پێناو گەل و نیشتیمانەکەتە. سپاس بۆ کاک عەلی لە سلێمانی. ڕەوەند لە دەربەندیخانەوە فەرموو کاک ڕەوەند. ئەم کاتە باش بە قوربان باشی. هەموو کاتێکت کاک ڕەوەند فەرموو بەڵێ. چاکی بە قوربان باشی. زۆر سپاس دەکەم کاک ڕەوەند. وەڵایی لە دەربەندیخانەوە ئێمە وەکو ناوچەی دەربەندیخان وەکو گەنجانی دەربەندیخان هیچ کاتێ پێمان خۆش نییە کە دووبارە سەرۆکی هەرێمە بژێرێتەوە بە قوربان. بەڵێ. حەزم کرد لەسەر تەوەرێت قسە بکەم ئاخر ئەمانە ئەڵێن دەستور بگەڕێتەوە بۆ پەرلەمان ئاخر چۆن بگەڕێتەوە بۆ پەرلەمان کە ئەمە وادەی و خولی خۆی تەواو کردووە 8 ساڵە ئێمە بە هیچ شێوەیە لە دەربەندیخانەوە ڕازی نین کە جارێکی دی سەرۆکی هەرێم بخۆیت بپاڵێتەوە بە قوربان. زۆر سپاس. سپاس بۆ کاک ڕەوەند لە دەربەندیخانەوە لە هەولێرەوە کاک سامان لەگەڵماندا فەرموو کاک سامان. الو سڵاو لێبێ کاک سامان گوێمان لێتە فەرموو بەڵێ. سەلامەتی دەربارەی سەرۆکی هەرێم و کوردستانە
هەولێر کوردستان بەس پارتی لێ نییە گۆڕای لێ گوتو لێ یەکێتی لێ هەموو کەسەکی لێ سێ بەشی کوردستان گۆڕانخواز و پارتی وە نەزانی بەس مەسعود لە هەولێر لە کوردستان حکوم دەکاویانی هەردانێ ئەو سەرۆکی هەرێمی هیوادارین گۆڕان کاندیدەشی بەهێز کردی لۆ سەرۆکی هەرێم چێبڕچەی پارتیەکێتی و هەموو حزبەکان بکەون زۆر سپاس بۆ کاک سامان لە هەولێرەوە پێشەوا لە کەرکووک فەرموو کاک پێشەوە ئەم کاتە باش کاکە شوان هەموو کاتێکت کاک پێشەوە سڵاو لێ بێ و فەرموو گلەیەک بچکۆلە بکەین ببوورە کاک پێشەوە تێ نەگەیشتم یەک گازەندەیەکی بچکۆلە بکەین فەرموو کاک پێشەوە وەڵام من نیچێکم لە کەرکووک دایمن بەشداریم کردووە بەڵام ئەمە دوو هەفتەیە مستەمر هەچم بۆ وەرناگیر جۆڕیان قەتار بوو ئەنجا خۆ ناڵم ئەمدیە بەڵام داواکارم ئەگە قسەکەم تەواو نەکرد مەجالم بدەیتێ زۆر باشە کاک پێشەوە پێم وابێ دوێنێش دوا پەیوەندی جەنابەت بووی ئەگەر بیرم مابێ ناوەلا وەرنەگیرە قوربانجان من لەسەرتەوە قسەکەمێکیان مەسەلەی پارەی حکومەتی هەرێم چۆن بەهەدەر هەچێ یەکێک لەوانە مەسەلە مەسئولینی حکومەتی هەرێمی کوردستان هەر یەکێک دە 12 سیارە بەدوایان لەسەر کەتەلۆگ دەیکڕن ئەو پارەیە بەڕاستی هەمووی هین خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەتی حەقی کوردستانە بەڕاستی دەبێ ئەو دوچونەی من دوێنێک ناو نابم خۆتە دایم منێکێکموانە ناو نابم بەڵام دە 12 سیارێک لەسەر کەتەلۆگ دەرکردووە ئەمە کڕێتی بۆ مەسئولێکی باڵادەر مەسەلەی هەڵبژاردن ئەفەن مەسەلەی خۆپێشاندان مافی هەموو تاچێکی خەڵکە کە بۆیە خۆپێشان دەک بەڵام لەسەر ئەساس نەوەکو لەسەر گێرە بشێونی لەسەر خوانەخواسا تونند و تیژی بەڕاستی من مافی ئەوەم هەیە دیفاع بکەم پرۆژەم نییە تعین نەکراوم پارەم نییە مادوو بوومە لەم کوردستانە پێتوایە کاک پێشەوە خۆپشاندانەکانی پێشووی شەقامی کوردی لە هەرێمی کوردستان لەسەر ئەو ئەساسە نەبوو بۆ یێواڵی والله قوربان تۆزێک تونند و توژی تێکەوت بوو من دەڵێم لەسەر تونند و توژی نەبێت کاکشوان چکە تونند و توژی تۆزێک فەقیر و هەژار پێوە بێ بەڵام لە ئەساسە بەرەوەڵا هەموو کەسێک هەموو تاچێکی خۆی ئازادە هەڵبژاری ئەفۆن خۆپێشاندان بەڵام با تونند و توژیتیان نەکەوێتەوە خەڵک بە کوشت دەدرێ من لەگەڵەوانی بڵم وەڵاهی ناکرێت بەڵام هەموو کەسێک مافی خۆیەتی داوای پرۆژە بەڵێ کاک پێشەوا لە کەرکووکەوە سپاس بۆ پەیوەندەکەت هیوا لە سلێمانیەوە فەرموو کاک هیوا کاگیوا لە سلێمانیەوە بەڵێ ئەم کاتت باش هەموو کاتێکت باش کاگیوە فەرموو دەربارەی سەرۆکی هەرێم کە زۆر لە ڕاگەیانەکان هەوروژاوە من ئەڵێم نەک سەرۆکی هەرێم مافی ئەوی نییە خۆی هەڵبژێرێتەوە بەڵکو ئەبێ ئەوانە دادگایی بکەن لە دادگای عادلی داهاتی وڵاتەکەمانە لەبەرەوەی ئەوانە بە ملیارەها دۆلاری ئەم وڵاتیان دزیەوە بۆ بنەماڵەکانیان سەرفەکەن ئەوانە بەرپرسن لە هەموو ئەو نەهامەتیانەی لە 20 ساڵی ڕابردووە بەسەر ئەم میلەتانێنەوە ئەوانە بەرپرسن لەوەی کە ئینتیمان لای تاکی کوردی زۆر کاڵ کردوتەوە ئەوانە دەیان نەهامەتیان بەسەر ئەم میلەتانەوە هەر لە یەکتر کوشتن و لە دێها شتی ترا کە ئێستا ڕەنگە کاتی ئەوە نەبێ باز بکرێت ئەوانە لە کاتێکا لە کوردستان 2 ساڵ بۆ ماوەی سەرۆکاتی درێژ ئەکەنەوە کە کاتی خۆی تاو بووە ڕاگانەکان دەهۆڵ بۆ ئەوە ئەکتن گویا لە میسر ئەوەی کە لە میسر ڕوئەدا ئەوە کودەتا نییە بەڵام ئەوەی کە خۆیان 4 ساڵی خۆیان تاوا کردووە و 2 ساڵ سپاس بۆ کاگیوا لە سلێمانیەوە لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هیوە محەممەد نووسیوێتی پێویستە موچەی ئەو وارسی شەیدانەی کە 10 شەهیدیان هەیە زیاتر بێ لەو کەسانەی کە 1 شەهیدیان هەیە ئەمە نەعەدالەتیە 1 شەهید یەکسان بێ بە 10 شەهید ئیسماعیل عەبدوڵڵا نووسیوێتی خوایە وڵاتەکەم بپارێزی ئەلیاس عومەر دەڵێت ئەم حکوومەتە حکمی بۆ ناکرێ کارەبای چاک کرد دوای ئەو هەموو ماوەیە بەڵام نازانێت چۆن بە ڕێگەیەکی باش پارەی کارەبا کۆ بکاتەوە سۆران لە هەولێرەوە فەرموو کاک سۆران ئەلی کاشخانە کاتت باش هەموو کاتێکت باش کاک سۆران فەرموو بەڵێ کاشان وڵی دا لە سەرکات تێرن دەکەن کەم پۆژە لە پەرلەمانی کوردستاندا ئیمزای نەکاتن و بگەڕێنەوە بۆ پەرلەمان بۆ تعدیلاتی بۆ بکرێتن و
ئەم کارێک پەرلەمان بەڕای شخص خۆم و هەولێریەکەوە ئەمە کوتەدایک بوو بەسەر پەرلەمانی کوردستان کارەس خۆشی لە پەرلەمانتارانی ئۆپۆزسیۆن دەکەن و هیوادارین سەرۆک چێرەمە پرۆژە یاسا ئەنجامەکە بۆ شکۆداری خۆی و پێویستە ئەم پرۆژە یاسا ئەنجامەکەمە پرۆژە یاسا لە ماڵی چاکۆسێتە ئەم پرۆژە یاسا دەرچێت دەبای ئەم پرۆژە یاسا لە پەرلەمانی کوردستانە دەرچێتن و هیواداریشین کاک مەسعود خۆیان نەمژێتەوە سەرکاتێرە یا ئەگەر خۆشیێڵ و ژادە بۆ سەرۆک چێرەم بۆ ئەوەی کەتێنا منافەسیەکەوە لەگەڵ چەند کەسێکی تر وەک بۆ نمونە کاک نیشتیران مامۆستا سعید ماجد و قادر عەزیز و هەرێک لەمانەکە خۆی بشاتەوە زانم کاک مەسعود دەنجی سەتاعەتای شانازی پارتی دموکراتیکستان بۆ دەکات کە سەتاعەتای دەنگکانێن ئەگەر سەتاعەتای دەنگکانێنا وا لەگەڵ چەند کەسێک خۆڵ بژێرێتن و زۆر سپاس بۆ کاک سۆران. کاک ئارام لە شەقڵاوە لەگەڵماندا. فەرموو کاک ئارام. باش زۆر سپاس دەکەین کاک ئارام. ئەحوال باشی؟ سپاس دەکەم کاک ئارام. ئێوارەت باش. کاکە ڕەعیم نەگری لەسەر ڕەعی کاک مەسعود بارزانی دابنەی زۆریشم پێخۆش بوو پۆست سێمیشی وەگرتەوە دووستاری بکە پۆستری سابقە هەوڕۆ لەدایک بوویمە ئەوە بەنسبەتە شەخسی خۆم ئیشانە جارەکە شیرۆکڕم لۆی لە ئاردێ دەبەن کەمە خێر بەس ناوی کەسیش نادەم ناوی فلانیش نادەم بەس دوسێەوە پۆستەوە دوسێ لە ئەولا هەنا لە شارە کۆبنەوە دەنگ و باس و شتی ئەوەیە جەنابی سەرۆکای بخۆر بێتەوە داوایان لێکەم دۆخۆ ئیشێ باش بکەن کاتەکەنیان باش بێ با پێشوەخت شادێ بە مەلا مستەفای بینن ئەدەرجی ئەقسانە بکەن باشە کاک سوار با شادێ بۆ مەلا مستەفا و کاک مەسعودی بینن ئەوانە ڕاستەوتەناوە دێ باشتێ دەنا ڕاستەوتەناوە دێ بزانەمێ باشە کاک سوار. سپاس بۆ کاک ئارام لە شەقڵاوە. محەممەد لە هەولێرەوە لەگەڵماندا. فەرموو کاک محەممەد. کاک محەممەد لە هەولێرەوە گوێ لێمانە. کاک محەممەد فەرموو. ئەم کاتت باش؟ زۆر سپاس دەکەین کاک محەممەد. هەموو کاتێکت باش. وەڵام من تەنها داوایەکەم هەیە داوا لە هەموو تاچێکی کورد دەکەم نەیەڵن ناحەزانی میلەتەکەمان ئەو هەڵە بقۆزنەوە بۆ مەرامی تایبەتی خۆیان بەکاربێنن تەنها ئەوەندەمەیە. سپاس. زۆر سپاس دەکەین. سپاس بۆ بەشداریکردنی کاک محەممەد لە هەولێرەوە. بێریڤان هەر لە هەولێرەوە لەگەڵماندایە. سڵاو لێبێ بەباشی گوێمانە دەگرن نییە؟ سڵاو کاتت باشتنی کاکشوان. زۆر سپاس دەکەین بێریڤان خان. بەڵێ فەرموو. بەڵێ زۆر سپاس. بەڵێ منیش سەبارەت بە درێژکردنەوەی سەرۆک بارزانی بەڵێ من دەڵێم کە سەرۆک بارزانی هیچ شتێک ناکاتن کەوا باری کوردستان ناسەقامگیری بێنێتە جێوە. من دڵنیام سەرۆک بارزانی وتارێک دەداتن کە ئەم وتارە وتارێکی زۆر باش ئەداتن کەوا سەقامگیریەکی باش ئێرێنێتەوە بۆ کوردستان کەوا بۆ ئەم دوو ساڵەیەتی ئەگەر بزانی ناسەقامگیری دێتەوە کوردستان باوەڕ ناکەم سەرۆک بارزانی بەم دوو ساڵەدا قایل بیدن. بەڵێ هیوادارم ئۆپۆزسیۆنیش داوای خۆپیشاندان نەکاتن چونکە چونکە خۆپیشاندان کاک سوانداری ئابووری کوردستان لە شێوێنێتن ئێمە وەکو مسلمان لێ دێتن ئێمە خۆ وەکو مسر نین بین 4 میلیۆن کورد بێتە سەر زیادە بۆ ئەوەی کەسێک لاب دەکە پێشمێرگەیەکی دێرینی کوردستانەکە ئەم کەسێ ئاستی و ئاوادانی هینایەوە کوردستان لە سای سەری بارزانیوانە ئێمە تا لەو ئازادیە دەدوێنێتان بە ئازادی لەگەر تۆ قسەکەم لێوە لەسەر من قەپات ناکە چونکە بارزانی و ئازادی پێداینە ئەگەر سپاس بۆ بێریڤان خان لە هەولێرەوە. عوسمان لە چەمچەماڵەوە لەگەڵماندایە. فەرموو کاک عوسمان. کاکشوان باشی؟ زۆر سپاس دەکەم کاک عوسمان. فەرموو. وڵای کاکشوان لەژەر چەمچەماڵ قساکەین. بەڵێ فەرموو. وڵای ئێمە چەمچەماڵە گەنجەکان هیچ شوێنێک وانیەوە بچین یعنی بەڕاستی هیچ شوێنێک نییە بچین بەڵام کە کاتی دەنگدانیش تێت کۆڵان بە کۆڵانە ماڵ و ماڵەگەڕێن هیوادارم ئەوە نەمێنێت. بەڵێ سپاس بۆ کاک عوسمان لە شەمشەماڵەوە. کەریم لەگەڵماندایە لە هەولێرەوە. سڵاو لێبێ کاک کەریم فەرموو. کاک کەریم لە هەولێرەوە. سەرین کاکە. زۆر سپاس دەکەین کاک کەریم. کاکشوان ێوارە باش. کاک سەلیم لەگەڵماندایە لە هەولێرەوە. فەرموو کاک سەلیم. بەڵێ کاکە جان ئەمن وەکو لە ئەنگلێکی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ کاک سەلیم فەرموو گوێمان لێتە.
پڕ بەدڵ ناڕازین بەم قەرارەی کە لە کودەتایەکیان کرد لەناو پەرلەماندا ئەمە شتێکی زۆر نایاسایی بوو هەموو خەڵکانی یەکێتی نیشتیمانی ناڕازین بەم قەرارەی ئەم سەرۆکایەتی هەرێمە ئەم سەرۆکایەتی هەرێمەکانشان بەخۆی بدەی خۆی تەواو بووە چ ئیزاب دەکا ئەم عالەمەی ئەو هادەست خەڕۆ بکەن هەر یەکەی دهۆڵێکی دەفتێ هەموو لەلایەکەوە دهۆڵێکی دەفتێ بەڕاستی ئەمە شتێکی ئانی ئەسڵ ئەم شتە حەقە لە کووردا هەر نەبێ ئەم شتە حەقی خۆی تەواو بووە کاکە جان با یەکەشکە بفەرمێ بزانێت چ دەکا بەڵێ کاک سەلیم بەڕاستی ئەمە شتێکی زۆر ناشایستە بوو کردیان هیوادارم سەرۆکی هەرێم ئەم قەرارەی بە هیچ شێوەیەک تەوقیع نەکاتیشێ لەبەرەوەی بەڕاستی سپاس بۆ کاک سەلیم لە هەولێرەوە لە شارە زۆرەوە کاک ڕێبوار لەگەڵماندایە فەرموو کاک ڕێبوار زۆر سپاس دەکەین کاک ڕێبوار فەرموو باشی کاکە وەڵام من دوو قسەم هەیە سەرەتا بەڕاستی تەوەرەکە تەوەرێکی پێویستە لەم کاتەیە خاڵێکی تریش بەڕاستی داوام وایە لەو بەشدار بۆ بەڕێزانە یعنی بەڕاستی هەندێک ناو ناتۆرە و هەندێک شتی بێ بەڵگە واکە جگە لە ناشرینکردنی کورد بەعام پێم وایە هیچ سوودێکی تری نابێت بە بەڕاستی شتێکی ترەوەیە ئەگەر مەسعود بەرزانی بەڕاستی نەبێتەوە سەرۆکی هەرێم من بۆ خۆم لەگەڵیانیم لەگەڵیشیان نەبووم بەڵام کێ هەیە بەدیلی کێ تاکوون ئێستا و سێرانەی ئۆپۆزیسیۆن بۆ ناتوانێت کاندیدێک بۆ بەدیلی دیاریکە سپاس بۆ بەرنامەکەتان بەڵە سپاس بۆ کاک ڕێبوار لە شارە زۆرەوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ژانیار بەرهەم نووسیویەتی بۆ ئەوەی سیستمی حکومڕانی هەرێم نەکەوێتە ژێر پرسیارەوە دیارە کۆمنتەکەی تەواو نەکردووە ئاسۆ محەممەد دەڵێت هیوادارم بارزانی ڕێز لە بڕیارەکەی خۆی بگرێت کە من پێم وایە گوێ نایەت بە قسەی گەل هاوکار کۆیی دەڵێت بەڕاستی هەم حزبی دەسەڵات هەم ئۆپۆسیۆن خەڵکیان تووشی نەخۆشی دەرونی کردووە دەبێت هەموو مانگێک ڕووداوێکمان بۆ بێننەوە هەروەها شەمسەدین باستۆران نووسیوێتی بۆچی قیرتاوکردنی شەقامەکانمان وایە هیچ شەقامێکی ئەم وڵاتە نییە وەرزێک خۆی بگرێت و تێک دەچێت بارزان سەردار دەڵێت کۆمەڵ و یەگرتوو شینی حەسەن حوسێن بۆ ئیخوان موسلیمین دەکەن دەڵێن محەممەد مرسی ئەی بۆ ئەوان نایڵن حکوومەتی هەرێم مدەکەی خۆی تەواو بکات کە 4 ساڵە بە شەرعی هەڵبژاردن شەرعیەتی خۆی وەرگرتووە بەڵام نووسیوێتی ئەمەیان دووفاقیە کاک مستەفا لە دووهۆکەوە لەگەڵماندا فەرموو کاک مستەفا مرحبا کاک شوان مرحبا کاک مستەفا زۆر سپاس دەکەین برا کاک شوان بەسێکە دەمێ من درێژکێڤا و جارە زاخوازشتت زۆر باشە فەرموو کاک مستەفا کە قسەکان تەواو نەکرد بێگومان کاتەکەت بۆ زیاد دەکەین نسبەت ئەوی دیوە بۆ 2 ساڵە بۆ سەرۆکی ئەم گەلە پێ خۆشحاڵین و کەیفە مەزۆرە هاتی و کەسی دی شاهیوی پۆستی نینە نسبەت ئەخوان المسلمین إسلامية ما يدفيري أبي تنتظروا يجرتوا كومال جالك تعاجزن شكو أبي دي محمد مرسي كسر حكمي بوشي وبصيوني كانديدك نبو بسروكاتي هرمي ما دستور جينا برلماني أو هر قبل ناجن بوشي عندي ترويه كانوا خوبش عندنا أبنا مصر حفظ شباطي شو بارتيوي كتيب عضلات زورينيا خوي فاتنا سر حكمي برلماني ريكاداي زورينا سر كمينة دنگای برا اندام پارلمان کردستان دنگی پیدای باشه برا سپاس بۆ کاک مستەفا لە دووهۆکەوە لە ڕانیەوە پەیوەندی کتر لەگەڵماندایە کاک عومەر لە ڕانیەوە فەرموو کاک عومەر ئەم کاتت باش کاکمان زۆر سپاس دەکەین کاک عومەر فەرموو بەڵێ کاکەی ئێمە شیوادارین سەرۆک بارزانی ئەم بڕیارە واژوونەکە لە باوەی کوردستان دەکەوێتە مەتەشتێکی گەورەوە خەڵک هەروادانانیشێ دەستەوەستان خەڵک دەکەوێتە سەرشەقام و خۆپیشاندان ساز دەکات دوای خۆپیشاندانەکان جێگەر شتێک جێبەجێ نەکرێ ئەو کاتەی بەرەو باردۆخێکی خراپتر دەچێت زۆر سپاس سپاس بۆ کاک عومەر لە ڕانیەوە لە حاجیاوەوە کاک سەلام لەگەڵماندایە فەرموو کاک سەلام ئەو کاتە باش بەڕێز زۆر سپاس دەکەین کاک سەلام فەرموو بەڵێ کاکە گیان بەنسبەت هەڵبژاردنەوەی سەرۆک بارزانی ئەنە ئەو خەڵکانە هەر لە خۆیانەوە قسێت دەکەن تێدەگەی
لەوە ئەناسکەدا سەرۆک بارزانانی زۆر پێویستە کە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بکات لەبەرەوەی ئێمە هیچ بەدیلێکمان نیە لە کوردستاندا کە کەسێک حکومڕانی ئەوە بکات هەر یەکە لە خۆیەوە دەڵێت گەندەڵی نازانم چی کەسیش بەڵگەیەکی بەدەستەوە نییە کە بڵێن ئەوە فڵان کەس ئەوەی کردووە هەر یەکە لە خۆیەوە قسێکی دەکات و دیارە پێتر مشکلەیە شتێکی هەبووە لەسەر دێنە سەر حکوومەت ئەمن زۆر خۆشحاڵم کە جەنابی سەرۆک هەڵبژێ درایەوە هیوادارم بۆ 4 ساڵی تریش بێ نەک بۆ 2 ساڵی تر لەبەرەوەی ئەمن دڵنیامە سەرۆک بارزانی لەو 4 ساڵ لەو 2 ساڵایدا سەربەخۆی کوردستان ڕادەژێنێ ئینشاءالله بەیدی سەرۆک بارزانی زۆر سپاس بۆ جەنابەت سپاس بۆ کاک سەلام بەڕێزان وچانێک و بەردەوامی لەگەڵتان دووبارە سڵاوتان لێبێ بەڕێزان کاک فەریدون لە بەغدادە و لەگەڵماندایە فەرموو کاک فەریدون سڵاو لێبێ کاک فەریدون گوێمان لێتە بەڵێ زۆر سپاس دەکەین سڵاو لە جەنابەت بۆ مەسەلەی ئەمەی سەرۆکی هەرێمیش کاک سوان من ئەلێرەوە پێتەڵم ئەوە کودەتایە و بەسەر خەمشی هەرێمی کوردستانە کردیان ئەڵێ زۆر لە هەنێ کەسی بوو لە ئەنگەیان دۆستی سەرۆک مەسعود بەرزانی ئەڵێ کەسیان نەبوو کەسی شیاویان نەبوو بۆ سەرۆکی هەرێم دێنێک لەو باشتریشمانێ بۆ سەرۆکی هەرێم بۆ بۆی دنیایشتن ئەوانە وەکو ئەبێ ئاسانە وەکو قەزافی و وەکو بەشارەخەتیان لێبیان ئەوانە کودەدار و بەسەر هێنی کوردستانە کردیان نش داوای لە سەرۆکی هەرێمەکەم ئەو واژۆی نەکە بگەڕێتەوە بۆ پەرلەمان داواکاریشم لە سەرۆکی هەرێم ئینشاڵڵا واژۆیشی ناکە لەبەرەوەی سپاس بۆ کاک فەریدون ئالان ڕەفیق محەممەد لە بریتانیاوە نووسویەتی هەڵبژاردن تەنها ژمارەکان دەگۆڕێت ئەگینا هەمان دەموچاون لێرەدا نەگبەتی کورد نیشان ئەدات سەرکەوت لە سلێمانیەوە فەرموو کاک سەرکەوت کاک شوانم کاتت باش زۆر سپاس دەکەین کاک سەرکەوت هەموو کاتێکت باش کاک شوانجان سەبارەت بە کاندیدکردنەوە درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی هەرێم بەڵێ بەڕاستی ئێمە زۆر دڵگرانین بۆ بڕیارە و هیوادارین سەرۆک بەرزانی ئەو بڕیارە واژۆنەکە لەبەرەوەی سەرۆک بارزانی قەت بە قەدەر قەزافی بۆ ئەهل و میلەتەکەی خۆی باش نەبووە کە هەتاوەکو ئەو دقەی کە کوشتیان کرێشی لەناو لیبیایە نەبوو لەبەر ئەوە سەیرم لێ کە ئەو پەرلەمانتارانەی یەکێتی نیشتیمانی دەنگیانە بە درێژکردنەوەی ماوەی کاندیدکردنەوە درێژکردنەوەی ویلایەتی سەرۆک بارزانی ئێمە وەکو لایەنگرانی یەکێتی بەشێک لە لایەنگرانی یەکێتی بەڕاستی ناڕەزاین بەرامبەر ئەو بڕیارە و هیوادارین ئەو ماوەی بۆ درێژ نەکرێتەوە سپاسی وەرنامەکە دەکەم سپاس بۆ کاک سەرکەوت لە سلێمانیەوە لە شێخانەوە کاک سەعەد لەگەڵماندا فەرموو کاک سەعەد سلام علیکم زۆر سپاس دەکەین کاک سەعەد فەرموو سلام علیکم باش برا سپاس دەکەین کاکە سەعەد دەستخۆشی بەڕنامەت لێ دەکەم زۆر سپاس برا تەوەرەکە کراوەنە تەوەرەکە کراوە بەڵێ کاک سەعەد بەکریە برا ئەو شتێ مەسەر چێ بێ بەچان تاپۆ هیچ شێ بیاکی محەممەد مۆشی سەر حکومی ڕاکەین بەڵێ ئەو تشی دیموکراتیەیە گوێم لێتە کاک سەعەد گوێم لێتە بەڵێ بەڵێ گوێم لێتە بەڵێ هەنگێتە نات بوو فەرموو گوێم لێتە ئێستا بەڵێ من پرسیارەکەشی هایی بەداخۆ دیارە گوێی لە دەنگی من نەبوو کاک سەعەد کاک حسێن لەگەڵماندایە فەرموو کاک حسێن باش زۆر سپاس دەکەین کاک حسێن هەموو کاکشان باشی زۆر سپاس دەکەم کاک شوان ئەگە مەسەڵ نەبی کەس نەچێت کوردی نێرەوە خودی وەکی ئەگە مەسەڵ سەرۆک بەرزانی نەبی کەس نەچێت کوردی نێرەوە بدات بەڵێ ئەرێ وڵا یار بژی دیجا بوو چاوەڵە دێخو پیشاندانەکەت بوچی بڵەوەکی مەسڵی نەکەن بڵەوەکی سووری نەکەن ئەگەر مەسەڵ نەبیت باوەرکەی والله وەکیلم بە کورد گەلە ڕەزیدیم خودی وەکیل ئەگەر هەر مەسەڵ دەچێت کوردی نێرەوە بدات ئیزەتی بوو چەند ساگەنە مەسڵی و سووری بوچی بلانانەکی بخۆن داخل مەسەڵ بدەن هەر مەسەڵ دەچێت کوردی نێرەوە بدات خودی منی گوتی والله یا بینه مەسەڵ بچی لەسەر حکمی والله زێخو کۆشم خودی وەکیلە زێخو کۆشم والله بجي سيد بجي مسعود بازاري هل مسعود شيء كردية ربات بيروز بدو مسعود هل بجي مسعود بجي والله بس مسعود شيء كردية ربات والله جبراتي مسؤول ما كان وكيل سوري ما كان بەڵێ کاک حسێن سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت سەدیق لە سلێمانیەوە فەرموو کاک سەدیق
کاک سەدیق لە سلێمانیەوە بەداخەوە دیارە پێندێکی ئامادە نیە. باشی بەڕێزم زۆر سپاس دەکەین فەرموو بەڵێ دەستخۆشی بەرنامەکە دەکەم. زۆر سپاس دەکەین کاک سەدیق. کاکشوانگیاوەڵە بەنسبەتەوەی سەرۆکی هەرێم ئەوە هیچ ئەوە بەس بڕووبیانوەڵن کەس نییە بۆ سەرۆکی هەرێم و ئەوانە ئەوە شتێک قابلە کورد دەدی کابراڵێ پردە بڕا بێ کەسییانە بێ سەرۆکی هەرێم نەبێ ئەوە بەس بیانویەکە بۆ تەواشەکاری خەڵکە هینا هەزارەها کوڕی قارەمان و کوڕی هاتووی لە وڵاتە بەڵامی ترەوان بۆ بیانی خۆیان بۆ ئەوەی خەڵک چاواشەکەن ئەڵێن کەس نییە لەم وڵاتە سەرۆکی هەرێم نەبێت بۆ ئەم میلەتە پیاوی تریتیانە ماوە سەرۆکی هەرێم نەبێت. ئیتر ڕاستیەکەی ئەوە بیانویەکە پارتی هەرێنی ئەگەر ڕاستەکە ناڵێن وڵاکاکەن بۆ میلەتەکەن بۆ نایڵن گەڕێتەوە پەرلەمان ئەو دەستورە تعدیل بکرێت ئەو کاتە بکرێتەوە گەێتەوە ناو میلەت و ڕاپرسی لەسەر بکرێت. ئیتر زۆر سوپاس بۆ پەیوەندیەکەت و زۆر سپاس بۆ کاک سەدیق لە سلێمانیەوە لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هەنگا و کەرکووکی نووسیوێتی هیوادارم حکوومەتی هەرێم چاوێک بە موچەی فەرمانبەرەکانی خۆی دابەخشێنێتەوە. بەڕاستی موچەی پلە نزمەکان زۆر کەمە. کازم محەممەد دەڵێت با ئیتر ئۆپۆزیۆن واز لە چاواشەکاری بێنن بژار کۆچەر نووسیوێتی پێویستە حکوومەت پێشینەی خانوبەرە بە شێوەیەکی خێراتر بدات بە هاوڵاتیان کە سوودێکی ئەوتۆی هەبێت بۆیان و لەو قەرزەی کردویانە بۆ تەواوکردنی بیناکان ڕزگاریان بێت. ڕەوەن شەفیق هەمان ئەو کۆمنتەی کاک بژاری نووسیوە. سەلاح ئیبراهیم دەڵێت هیوادارم حکوومەتی هەرێم سلفەکانی خانوبەرە بدات بە هاوڵاتیان. سەردار لە سلێمانیەوە فەرموو کاک سەردار. ئێوارەت باش کاک زۆر سپاس. شۆنجا من ئەمەوێ بەبێت تەشیر حەز دەکەم شتە بیری هەواڵانی بڵێن یەکگرتوو کۆمەڵی ئیسلامی بێنمەوە. بەڵێ برادرانی کۆمەڵ و یەکگرتی دوو سێ ڕۆژە یعنی بە هەموو وهینەکانی خستۆتە سەر ئەخوان مسلمین ئەڵێن وەڵای نەهەبوو ئەو ناشەرعێ لەگەڵا بکرایە ئەو بە شێوەیەکی انتخابات و نەسەر دەسەڵات و لەبەر ئەوەی کە ئەوان چوارساڵەکان تاوانەکە کودەتایان لەسەرکە ئەی بەڵام ئەوان نەبوون کە لە حەزەی شوباتاویستیان کودەتا لەسەر یەکێتی و پارتی بکەن. ئێستا من دەستخۆشی لە جەنابی هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم بۆ ئەو بڕیارەکە یان لە پەرلەمانە دەستخۆشیان لە یەکەم هەروان لێ چاوەڕوانەکرد و دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم و هیوادارم سەرکەوتوبی. زۆر سپاس بۆ کاک سەردار سپاس بۆ پەیوەندەکەت لە ئاکرێوە سورچی لەگەڵماندایە سلااو لە بێفەر بوو. مرحبا کاک شووە. مەرحەبا کاک سورچی. من یەکتی بینیم هەیە فەرموو کاک شوان یەکێتی متمانەی بەدەست داوا لەناو هەموو جەماوەرەکە یەکێت. بەڵێ یەکێتی جەماوەرەکەی خۆی بە پارتی فرۆتووە. من نامەوێت گەلە کاتت لێ بەگرم بەس ئەدعا بکە برێوە هاوها یەکێتی نما و یەکێتی خۆی فرۆتووە بە پارتی جەماوەرەکەی متمانەی پێنما ئیتفاق. زۆر سپاس دەکەین لە دووهۆکەوە کاک هەژار لەگەڵماندایە فەرموو کاک هەژار. ئەلۆ سلام عەلەیکوم. زۆر سپاس دەکەین کاک هەژار فەرموو بەڵێ. باشە بەس ئەس دەچەند پرسیارێکەکەم ئەف کەسانە بەحسێ مەسڕێ دکەن و ئیخوان المسلمین باشە ئینشەڵڵاه چ جارە ئەم ملەتی کورد قەبیل ناکەین و کوردستان وەک مەسڕێ ئان وەک لیبیا بەهێدەکردن چیکی ئەف تشتە بوومە ملەتی کورد کاریسەیە ئەم خۆ دەزانین و gelek کاریسە jê bi serê me hatîn û ji xeyrî Mesûd Barzanî kesekê dî neşêt me zab biket eger em hizrêt xwe bikin bitinê her çarexêt me vê gavê halê hazir Kurdistanê agir e û her çarex jî dijminê me ne divêt em miletê Kurd destê xwe bigeynet nav destê êk de azadiya xwe pêştir bêxîn û xweşiya xwe berefirawantir bikin. نه ام دژی و چند براوستی مظاهره بکن خوزی 25 سال دژی کاک مسعود بارزانی هر سر حکمی با دامه خوشیگا خوشی بروا بس ام ملت کرد دژمنی و چندینه ام نه ملت کردن او بحث سپاس بۆ بەشداریکردنی کاک هەژار لە دهۆکەوە لە هەریرەوە کاک هەرێم لەگەڵماندایە فەرموو کاک هەرێم. باش زۆر سپاس دەکەین کاک هەرێم بەڵێ فەرموو. براکەم پرسیارێک لە جەناب دەکەم بەس جوابمدەوە. بەڵێ فەرموو. کەناڵەکە بێلانە؟ بەڵێ. کە بێلانە بەس باشە پێم برێ بەس هەموو هێشتەکان وسە پارتیا؟ جواب لەبەر هەموو هێشتەکانتان وسەر پارتی دیموکراتی کوردستانە؟ واتە لە دژی پارتی دیموکراتی کوردستانە پێت وایە؟ هەموو بەرنامەکانتان نیشبارەکانتان لە هەموو
ئەخە پێش جەنابەت کاگەژار لە دووهەکەوە بە دەنگ و ڕەنگ دەرکەوت کە لایەنگری لە سەرۆکی هەرێم کرد بۆەوە دەڵێکی کاک هەرێم ئەوە کەناڵەکەتان ڕاست بەرنامەکەتان ڕاستەخۆی ینی ڕاستە مایکتانە ئازادە خەڵک قسەی دەکات بەڵام بێلایەن نییە بۆ ڕۆژێک نەمادی باسی معارزە بکەن بۆ ڕۆژێک نەمادی باسی گۆڕان بکەن بە ڕاست نییە من ڕاستی دەرکەن خۆ عالم کوێرنی کاکە ڕاستێک بۆکی ڕاستەکە بڵێم زانە ئێوە چتان نەپرسا ئێوە کەناڵێکن بەڕاستی لە پشتی معارزە ئیشەکەن هیچ ئەوە نییە بڵێ وڵای بێلانە نەخێر بێلان نییە بەلایەنە کەناڵەکەنگۆ سپاس بۆ کاک هەرێم لە هەریرەوە بۆچوونی خۆت ئازادی لەوەی کە کەناڵەکە بە بێلایەنیان بە لایەنگیر دەبینی بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەم بەرنمەیە بە ئازادی تۆ پەیوەندیت کرد وە قسەی خۆتەکە سپاس بۆ پەیوەندەکەت کاکاروان لە سلێمانیەوە فەرموو کاکاروان شوانە و کاتەوە باش هەموو کاتێکت باش کاکاروان دەستخۆشی بەرنامە جوانەکە لێگەم زۆر سپاس دەکەم کاکە کاروان سپاس دەکەم کاکە شوانجاوەڵام لەسەر سەرۆکاتیە بجوێم لەگەڵتە نابێ فەرموو بەڵێ بەڕای من هیچ کەسێک نییە شایستەی جەنابی سەرۆک بێت ئەو پۆستە هیچ کەسێک ناتوانێت جەنابی کاکادر عەزیز خۆی هەڵەبژێ بۆ سەرۆکاتی هەرێم لەشی ساغێ و ڕێزی لێگرینەوە بەڵام کاکادر عەزیز چی کردووە لەوەتی هەیە کەسێک بۆ دوای ئەوە حیزبەکەی خۆی هەڵوەشانەوە لە 70 کەسی لەگەڵایە مانگی 25 دەفتەر لە حکومەت وەرەگرێ کەس نازانێت 25 دەفتەرێت چی دەکات غێری کادر و کەوادری خۆی نەبێ ئەیا بەچێ چی پێکات کوڕەکانی هەر ڕۆژەی سارەیەکیان پێ من کوڕەکانی ناچمە ڕۆژەی سارەیەکیان پێ کوڕێکی زەلامێکی پشت زانکۆ کوڕەکەی گیراوە ئەگەر نەچینە سەر هەندێک دۆسەیە کە پەیوەندی بە تەورەکەەوە نیە کاکەروان سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت بەڵای دیارە قسەکانی کاکەروان لە سلێمانیەوە کە وەک لە قسەکانیدا ئاماژەی بۆدا کە هیچ کەسێک نییە جێگەی سەرۆکی هەرێم بگرێتەوە تا مەسعود بارزانی ئەوە تەنها ئێمە بە کاک هەرێم دەڵێن لە هەریرەوە کە وەڵامێکە بۆ ئەو کە دەڵێت قسەکانتان یاخود زۆربەی پەیوەندەکان لە دژی پارتی دموکراتی کوردستان بەڵام ئەمڕۆ زۆرنەی پەیوەندەکان لایەنگیری پارتی دموکراتی کوردستانیان دەکردەوە لەگەڵ ئەوەدا بوون کە ماوەی سەرۆکاتی هەرێم درێژ بکرێتەوە هەرچەندە تەوەرەکە خۆتان دەزان کراوەیە بەڵام زۆرینەی قسەکان تایبەتن بەو تەوەرە کە ڕەنگە گرنگی بابەتەکە و گەرمی بابەتەکە وای کرد بێ کە زۆرترین قسەکان لەسەر درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکاتی هەرێم بن سرود لە قەسرۆکەوە سڵاو لێ بێفەرموو ئەلو کاتێ باش زۆر سپاس دەکەین دەستخۆشی بەرنامەکەی یەکەم زۆر سپاس دەکەین کاگە سرود کاکە بە بۆچوونی من خۆی ئەگەر خراپ لێم حاڵینە بن خۆی سەرۆکاتی هەرێم بە تایبەتی بنەماڵەی بەرزانی خۆی وەکو ئاخاوەتی زمانی زوو خوان فەرزەکەن بە سەر کۆمەڵگەی خەڵکی کوردستاندا حەق نییە خەڵکی کوردستان ئەوە تەماشای کا لە دوورەوە قیوا خۆ پیشاندان کاکە بێنە پێشەقالەکان بەڕاستی خۆی ئەگەر بێتە باری حەقیقەتەوە ئەینە زمانی زووی ئەینە ئاخاوات خنجەرێکی گەورەی کرێ بەر شوێنەکەیە لە پەرلەمان خۆی پەرلەمان شوێنی مەرجعی خەڵکی کوردستان نەک شوێنی بەواسیم کاک سرود ئەگەر مەرجع بێت پەرلەمانی کوردستان مەرجع بێت دەبێت چی بکرێت بۆ پرسێکی ئاوا کە هەندێک بە کودەتای دەپینن هەندێکیشیان بەوە دەبینن کە ئەمە یاسایی بوو ئەوەی کە پەرلەمان کردیوە پێویست بوو بۆ ئەم دۆخی ئێستا هەرێم بەڵێ خۆی بەڕاستی بە کورتی یاسایی نەبوو چونکە یاسا ئەفڵ وا نابێت یاسا ئەوە نابێت بەو شێوەی مەسلحەتی خۆیان بێت سەرۆت و سامانی ئەوە تا قۆرە کردو دەستیان بەسراگرتووە لەلایەن چەندی سپاس بۆ کاک سرود لە زاخۆوە پەیوەندیەکتر لەگەڵماندای بەڕێزان وڵات لە زاخۆ سڵاو لێ بێفەرموو سڵاو لێ بێ بەباشی گوێمان لە دەنگن نییە دەنگن لای ئێمە باشە بەڵێ کاک وڵات فەرموو بەڵێ بەرەزان منش دەبێت وەکی تەوەرێ بەکری ئەڤرۆکە لەسەر من بۆ یارێک کوردستانی یان بێژم کوردستان دچە گەلەشوردایە ئەمە دخوازین ئەگەر بێت ئەم بێرێزیە بەرامبەر یەکدۆ ناکەین دیتنا من وەکی سەرۆکە هەرێمێ ئەگەر بێت و بێژم بێ نێرینێ بنێرێت وەکی کوردستان ئەبروکەت چه بویەردانە ئەم چی گەلەشوردایان سەرۆکە هەرێمێ نە مرۆڤێکی بێژم نەزانە مرۆڤێکی زانە تێت گەهیت کا کوردستان پێویستی وێ یان ji کوردستان نەپێویستی وێ بشێت ئەبێ چەندێ پسان بکرد سەرۆک بارزانî دیتنا min nabite kesek ku Kurdistanê hevşeqelînet
و ابي بوستي بيجا باسان بك ديتنا من وكي بوچونا من ابيا سپاس بۆ کاک وڵات لە زاخۆوە لە بازیانەوە کاک هەڤاڵ لەگەڵماندا فەرموو کاک هەڤاڵ بەداخەوە پەیوەندیەکەی پشراوە شێرزاد لە سلێمانیەوە فەرموو کاک شێرزاد مرحبا کاکە چۆنی باسی سپاس دەکەم کاک شێرزاد فەرموو کاکە گیان من وەک لە ئەنگرێکی پارتی دیموکراتی کوردستان داوا لە جەنابی سەرۆکەکەم کە ئەو پرۆژە یاسایە ئیمزا نەکات ئەوە تاکتیکێکە بۆ بچووکردنەوەی پارتی دیموکراتی کوردستان و لە دەستانی جەماوەرەکەی پارتی دیموکراتی کوردستان کار لە مەسعود بارزانی ئەەکەم وەک سەرۆکی هەرێمی کوردستان ئەو پرۆژە یاسایە ئیمزا نەکات لەبەر ئەوەی کە ئەو پیاوێکە چەندەها ساڵە خەباتی هەیە خۆی و باوکی هەموو بنەماڵەکەی ئەگەر بێت و ئەمە ئیمزا بکات سنعای خۆی و کەسوکارەکەی هەمووی لەدەست هەیە بەڵێ زاد کاری ئەەکەم وەکو برایەک وەکو برایەک کە ئیمزای ئەو پرۆژە یاسایە نەکات لەبەر ئەوەی کە ئەو بۆ پۆست و مەنسەب بە ناوبانی بنەماڵەکەی سپاس بۆ کاک شێرزاد لە سلێمانیەوە بەڵێ ڕێباز بڵباس نووسیوێتی ئێمە وەکو گەنجانی ناحەی قەسرەیە بێبەشین لە زۆربەی خزمەتگوزارەکان وەکو ئینتەرنێت و پارک و یەکەی وەرزشی هیوادارم لایەنی پەیوەندیدار کێشەکانمان بۆ چارەسەر بکات تارە ئەحمەد نووسیوێتی من دەمەوێت قسە لەسەر دامەزراندن و بیمەی بێکاری بکەم بەڕاستی نازانم تاکەی ئەم حکوومەتە ئاوا خەڵک بێکار دەکات ماشەڵڵا ئەوەنە دەرچوو زۆر بووە کەچی بە پێچەوانەوە ڕێژەی دامەزراندن کەم بۆتەوە و ئەمەوێ شتێک ئاشکرا بکەم لەسەر پەروەردەی ڕانیە بە بەڵگەوە دەتوانم پێتانی بگەێنم دیارە ناوێکی نووسیوە دەڵێت بۆ ئەم 1400 کەسە تەنها داوای ئەو بەشانەی کردووە کە خزمانی خۆی تێیدا دانەمەزراون تەنها کەسێکی تێدا نەبوو دەرچووی زمانی کوردی و عەرەبی بێت دڵسۆز لەگەڵماندایە لە هەولێرەوە سڵاو لێ بێفەرموو زۆر سپاس دەکەین دڵسۆز خان فەرموو بەداخەوە پەیوەندەکەی دڵسۆز خان پشڕا هیوادارم بتوانێت پەیوەندی کاتەوە کاروان لە بەغداوە لەگەڵماندایە فەرموو کاک کاروان باش کاک شوان زۆر سپاس دەکەین کاک کاروان بەڕێزی کاش و کاک شوان وەڵڵای من گرەیم لە جەماعەتی نییە ئەو بەڕێزانێکە پەیوەندی دەکەن بەڵام من بە حەیاتی خۆم سەوتم بە هیچ حزبێک نەداوە و هیچ حزبێکیش نیم بەڵام هیچ کەسێک نییە لە جێگا کاک مەسعود بینی داینێ 20 ساڵ ئێستا بۆ عێراقی دووەلی هەیە هەموو خەڵک دەیناسێ دەچی بۆ دەرەوە دەتوانێت هەموو پێشوازی لە وەفتەکان بکە لە حکومەت بکە سێ نەفەرێکەیە بینی داینێ بەس ئەوەی دەڵێ بەدیل هەیە با ناوی یەک کەسم بۆ بێ لە بەدیلەکان یەک کەس بانا یەک کەسمان بەرو لە تازە برادرێک پەیوەندی کە دەرێ وەڵا 1000 کەس هەیە لەوی پیاوتر با ناوی یەک کەسی برێ وەڵڵای خۆم شەخسی کاک مەسعودم خۆش ناوی بەڵێ زۆر سپاس دەکەم زۆر داوا لێ بردنشانی سپاس بۆ کاکاروان لە بەغداوە کە دوا پەیوەندیمان بۆ بەڕێزان ئەو دێر مەحموود لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسیوێتی ئێمە لە گوندی باریکە مەکتەبەکەمان خەریکە دەڕوخێت و مەکتەبێکیان بۆ دروست کردوین بچووکە داواکارم لایەنە پەیوەنددارەکان بێن بەدەم ئەو پرۆژەیەوە سەلاح ئیبراهیم بۆتانی نووسیوێتی سڵاو هیوادارم لە حکوومەتی هەرێمی کوردستان کە پێشینەکانی خانوبەرە بدرێت بە هاوڵاتیان سەبارەت بە چەند بابەتێکی تر ڕۆن شەفیق وەک پێشتر ئاماژەمان پێدا لەگەڵ بژار کۆچەر یەک کۆمنتیان نووسیوە کە ئەویش ئەوەیە پێویستە حکوومەت پێشینەی خانوبەرە بە شێوەیەکی خێراتر بدات بە هاوڵاتیان کە سوودێکی ئەوتۆی هەبێت بۆیان و لەو قەرزەی کردویانە بۆ تەواوکردنی بیناکان ڕزگاریان بێت بەڕێزان تا سبێنێ هەرشاد و بەختەوەر بن. ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشتر پێوە بکەم. علاقاتت هەرێمە یانان باشووری گەل پارتێکی علاقاتەکە بەراسیان